يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، ژن و مێرد کاتێک کە بەیەک دەگەن ئەسڵ ئەوەیە کە بۆ یەکتری خەمڕەوێن بن. هەریەکەیان لە ماڵی باوکی خۆیدا گرفتی برسێتی و تینوێتی و جلوبەرگ و ئەوانەی نەبووە. کوڕکە ماڵی باوکی بەجێ دێڵێ و کچکە لە باوک و دایکیدا دەبڕێ لە خوشک و براکانی و دەچێتە پەنای هاوسەرێک بۆ ئەوەیە کە ئارامی دەرونی هەبێ، ئەگەر خەمێکیشی هەبێ لە پەناه هاوسەرەکەیدا بڕەوێتەوە، کە ئەمە ئەسڵی هاوسەرگیری بۆ ئەوەیە. بەڵام بەهۆی تێنەگەیشتن لە دین و لە ژین زۆربەی جار بەڕێزان نە پیاوەکانی ئێمە کەسانی خراپن، یعنی لە دەروونەوە کەسانی خراپ و شەڕەنگێز نین، نە ئافرەتە بەڕێزەکانی ئێمەش وەکو کەسایەتی و ئەخلاقیان کەسی خراپن، بەڵام کاتێک کە دەبن بە خەمهێن بۆ بەرامبەرەکەیان ژنێکی باش نابن یان پیاوێکی باش نابن، دڵنیا بن هی ئەوەیە لە دینی خوا باش حاڵی نەبوون یان لە ژینێکی جوان باش حاڵی نەبوون. فەقیرە داماوە قەت کۆڕ و کۆبوونەوەیەکی نەدیوە، قسەیەکی خێری نەبیستووە، چوار دەورەکەشی بۆ خۆی ژیانی ڕابردووی لەگەڵ هاوسەرەکەیدا هەمووی دەمەقاڵە و شەڕ و فێڵ و بەیەکاچوون بووە، ئەمەی بۆ باس کراوە. ئەویش وەکو ئاوێنەیەک ڕنگدانەوەی ئەوە دەکا هەر ئەوە فێر دەبێت. و ئەگە خەڵک وشیار بێ، خەڵک تێبگا، تاکەکان تێبگەن، دڵنیا بن خێزانەکان بەختەوەر دەبن و بە هەڵەکانی خۆیاندا دەچنەوە. بەڵێ هاوسەری مایەی دڵ ئارامبوونە. خوا لە قورئانە دوو شت بە یەک دەشوبهێنێ، باسی ماڵمان بۆ دەکا، باسی خانوومان بۆ دەکا. لە سوورەتی ئەنەحل ئاەتی 80 دەفەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا. خوای گەورە ماڵەکانی کردووە، ماڵەکانتانی بۆ کردوون بە مایەی دڵ ئارامی، یعنی خانوو شوێنێکە کە ئینسان تەنها لە ماڵەکەی خۆیدا دڵی ئارام دەبێت. بەڕێزت تاقید کردوتەوە بڕۆ بۆ سەفەری هەر شوێنێک دەچی، لە وتێلێکی چەند ئەستێرەیدا دەخەوی، خۆ خواردن و خواردنەوە پێداویستیەکان و شوێنی خەوەکەت هیچ عیبی نییە، لە ماڵی خۆشت زۆر باشترە. بەڵام ئایا دڵت ئارام دەگرێ؟ نەبەخوا، حتا نەیتەوە خانووەکەی خۆت و ناو حەوشەوبانەکەی خۆتەوە لە هەموو شوێنە خۆت بە میوان دەزانی. بڕۆ لای کام ماڵی دۆست و برادەرتە، کوڕکە لە باوکی جیابەوە بڕۆ لە ماڵی باوکتا خۆت بە میوان دەزانی، حتا نەیتەوە ناو ماڵ و حاڵەکەی خۆت، ناو ژوورەکەی خۆت هەست بە ئارامی ناکەی. بۆیە خوا فەرمووی ماڵەکانتانم کردو بە شوێنی ئارامبوون، ئیسراحەت بوون، خەمڕەوانەوە. بە هەمان شێوەش باسی ژن دەکا، دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها. ژنیش بۆ پیاو ئاوا مایەی دڵ ئارامبوونە. هیچ کات پیاو دوو لە ڕووی جەناوتان پەرژین بێ لای هیچ ئافرەتێکی غەیری خێزانی خۆی بە نامەحرەمی، ئەگەر لەززەتی چەند چرکەی و ساتی ژوەرگرێ قەت دڵی ئارام نابێ، بەڵام لای هاوسەرەکەی خۆی و حەڵاڵەکەی خۆی هەست بە ئارامی دەکا. خوا فەرمووی ماڵ و ژن لە قورئانە هەردووشی بە سەکەن ناوبردن، بە مایەی ئارامبوون و حەسانەوە و خەمڕەواندن. لە حەدیثی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم کە لە مسند ئیمام ئەحمەد ئەم حەدیثە هاتۆ، دەفەرمێ من سعادة ابن آدم ثلاثة. سێشت مایەی بەختەوەری مرۆڤە، هەر کەسێ خوا ڕەحمی پێ بکە ئەم سێ شتەی بداتێ بەختەوەرە. المرأة الصالحة، ژنی چاک و خواناس و گوێڕایەڵ و بەڕەوشت. والمسكن الصالح، خانوێکی پوخت و خاوێن و چاک و بۆنخۆش. والمركب الصالح، وڵاخی سواریان ئەمڕۆ کە بەکاری دێنین ئۆتۆمبیلێکی ڕێک و پێکی بێکێشە و تازە نوێ و تازە مۆدیل و مواسەفات. فەرمووی هەر کەسێ خوا ئەم سێ شتەی بداتێ بەختەوەرە. بۆ ئەم سێ شتە؟ چونکە ئەمە بەردەوام لەگەڵتن، لێت جا نابنەوە. زۆر شت هەیە مای ناڕەحەتیە،
ئەتوانی ئێستا جلوبەرگێک کە بەلەشن نەکەوت زبر بوو ناڕەحەت بوو تەسک بوو دەتوانی بیگۆڕی فڕێ دەدەی و دەچی دانەیەشکە دەکڕی بەس ئەم سێشتانە گۆڕینیان ئاسان نییە هەم لە ڕووی مادیەوە زۆر لەسەر دەکەوێت هەم لە ڕووی ناڕەحەتت دەکات بەردەوام لەگەڵتایە بەڵام ئەگەر باش بێ بەڕاستی بەختەوەری ژنی باش بەردەوام لەگەڵتایە خانوو بەردەوام لەگەڵتایە تیا دەژی هەروەها ئۆتۆمبیلیش بەردەوام لەگەڵتایە جا سەعادە لە سەعیشەوە هاتووە یعنی هەر کەسێ خوا ڕەحمی پێ بکە ئەم سیانەی باش بێ ئیش و کاری چاک دەڕوە لە ماڵەوە کێشەی نییە بەس سیارەکەی مەحتەل نابێت تووشی لای فیتەر و مەحتەل بوون و ئەوانە نابێ خانوەکەی گرفتی نیە هەموو ڕۆژەوەستایەکی بێنێتە سەر ئیشەکانی باش دەڕۆن ئیشی چاک دەڕوە وفرمووی ومن شقاوة ابن آدم ثلاثة سيشتش لم نشاني بدبختي إنسانا نشاني أوي إنسان دايما خمبارة المرأة السوء جني خراب والمسكن السوء خانوي خراب والمركب السوء أوتومبيلي خراب كأوسيانش بردوام شقاء يعني شق دكا برت دكا مشك بلاو دكا نازاني خريجي تي دەچێوە لای ژنەکە لە ماڵەوە بەردەوام پرتەو بۆ وەڵە و داواکاری زۆر و تۆ ئەوەی کە لە بیریشت بۆ لە بیرت دەچێتەوە خانووەکە بەردەوام تەڕەشوع دەدات ناڕەحەتی تێیدا بەکو پێویستیەکانی ژیانت جێبەجێ ناکات دیسان ئیسراحەت نی سیارەکە دەچی بچی بۆ شوێنێک ئیش و کارێک ڕابەڕێنی نیوەی ژیان لای فیتەرە و هەر چاک نابێ و هەر پارەی لەسەرف دەکەی فکرت پەر دەکا شەقت دەکا لا ناوت دەبا بەدبەختت دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو دوانەشی بەیەکەوە هێنا ژن لەگەڵ ماڵدا بۆیە بەڕێزان دەبێت زۆر ئاگاداری ئەوە بین هەرگیز سەیری ڕووکەشیش دووشت مەکە قەت حەسوودی بە دوو کەس مەبە قەت ئێرەی پێ مەبە قەت وا مەزانە زۆر خۆشبەختە یەکەم کە خانوویەک دەبینی لە ڕووی بیناوە زۆر گەورەیە یەک کۆشکە بەس بەردەکانی دەرەوەی پارەی خانووەکەی تۆیە ئەوەندە ڕازاوەتەوە ئەوەندە شوێنەکەی ڕاقیە ئەوەندە گرانبەهایە قەت بەخیلی بە خاوەنەکەی مەبە چونکە چێ دەڵێ لەناو ئەو ماڵەدا ناڕەحەتترین ژیان ناچێتە سەر لە بینی ئەو ژن و مێردەدا شێڵە پارویەک نانی خۆشی تێدا دەخورێ بەوەی نەمە سەبری ئەو خانووە وایە قەت بە ژنی جوان و خانومانی خەڵکیش مەخەڵەتێ بڵێ فڵان کەس ئەوە ژنیەتی دەبێت چ پیاوێکی بەختەوەر بێ احتیمالی هەیە ژنەکەی خۆت کە ناشرینە 100 جار هەزار ژنی ئاوا بێنێت چونکە بۆ تۆ بەڕێزە چونکە بۆڵت بەسەردا ناکات چونکە عەزیەتن نادا بۆیە ئەم دوو شتانە بەڕووکەشیان تێمەکەوە لە ناخیاندا و لە ناوە خوا ئازانێت چی هەیە خاڵێکی تریش کە لەوە داوەری دەگرین ئەوەیە ئینسانی خانوو ئەگەر دەرگای پێوە نەبوو پەنجەرەی پێوە نەبوو لە باران و سەرما و گەرمانەی پاراستی پێڵان کەلاوە نەک خانوو ئەڵێنەوە فڵان شوێنە کەلاوەیە خانوو جیاوازە لەگەڵ کەلاوە ژنیش کە هاوژینن نەبێ هاوشەڕت بێ نەک هاوسەر وەڵا نەبوونی باشترە ئەوە هەر کەلاوەیە دیسان ئەویش ژن نییە بەڵام دەکرێت شتێکی ئاسایی بێ لە لامان دەکرێت ئاسایی بێ خانوو هەموو شتێکی بەدڵی تۆ نەبێ هەر یەکێک لە بەڕێستان ئێستا سەیری خۆتکە وەرە پارەی دنیا لەبەر دەستا بێ خانوویەک بە دڵی خۆت بیکەی خۆت نەخشەی دانی و ئەندازیار بی وەڵڵی سروشتی ئینسان وایە کە دەچێ ناویەوە سەیرێکی شتێکی هەر بەدڵی تۆ نییە ئیلا هەموو شتێکی ئەو خانووە بەدڵی تۆ نییە شتێکی ئاساییە خانوویەکت کڕیوە لە سیتێکە لە شوێنەکە ئیلا بەدڵی تۆ خۆت و خێزانەکەت هەموو شتێکی مواسەفات نییە دەکرێت خانووەکەت هەموو شتێکی بەدڵی تۆ نەبێ زۆر ئاساییە خانووەکە لە بوومەلەرزەیەکە لە ڕووداوێکە لە شوێنەکە لە داچوونێکە درزێکیشی تێ بکەوێ خانووە هەیە چەند درست کەوتۆتە دیوارەکانیەوە درزێکیشی تێ بکەوێ دەکرێت شوشەیەکی پەنجەرەکانت بشکێ دەکرێت خانووەکە لە شوێنێکەوە درزێکی تێ بێ و دڵۆپەیەک لەسەر بانیشەوە بێتە خوارەوە دەکرێت دەرگایەکی ماڵەکەت دانەخرێ دەکرێت خانووەکە بچووک بێ و بە ئیسراحەت نەتوانیت منداڵەکانتی تێدا بژێنی میوانەکانێکی تێدا بەخێراتن بکەیت دەکرێت ئەمانە بەڵام تخوا شێد نییە ئەو کەسەی لەبەر ئەو ئەم عیبە بچووکانە بێنێ شۆفڵێک لە خانووەکەیدا ماڵی خۆی وێرانکە ئەڵێن کاکە فڵان کەس شێد بووە دەرزێک لە خانووەکەیدا بوو شوشەیەکی شکا بوو لە جیاتی بچێت چاکی کات و شۆفڵێکی لێدا تیانتێکی لێبەست و تەقاندێەوە ئەوە شێتە یان کە بۆی چانەکرا حەیڤنی ئینسان دڵی بەخەم بێ بە پێچەوانەوە بڵێ خوالێت بەزار بێت چانێ من کرێکی خەڵک نیم الحەمدلله لە دەرگای خەڵک نیم کەس نایەتە سەرم داوای کرێم لێ ناکا ماڵ و موڵکی خۆمە ڕۆژگارێک دەبێ ئەم کەم و کوڕێش چاک دەکەم حیفە ئینسانەگەر نەخۆشی دەرونی نەبێ لە ماڵ و حاڵی خۆیدا بێ و دڵتەنگیش بێ ژنیش بەڕێزان پیاویش ژن و پیاویش بە هەمان شێوەی خانووە بۆیە باسی خانوو هاوسەرمان بەیەکەوە کرد بەخوا
کام پیاوە و کام ژنەی لەم سەر زەویەدا دەیبینی عیبێکی کەم و کوڕی ئەخلاقی ناڵێم یعنی لەڕلایانی تووڕەبوونێک هەڵچوونێک قسە زبریەک لالودبوونێک ئەمانەی تێدایە هەموو ژن و پیاوێک هەموو هاوسەرێک عیبێکی بچکۆلەی هەر دەبێت قەت وەکو چۆن خانووەکە ئیلا بەدڵی تۆ هەر نابێ هەموو شوێنێکی لە 190 بەدڵی تۆە لە 100 بەدڵی تۆ نییە هاوسەری ژیانی ژوایە بۆیە پێی خەمبار مەبە لێی جا مەبەوە چاچی بکە ئەگەر چاک نەبوو بە ئاسایی وەریگرە کوردەواری خۆمان چەند جوان فەرمویانە بەندە بێ عیب نابێ بەخوا ژنیش و پیاویش هەموو هاوسەرەکان بەندەی خوان بەندەی بێعیب هەیە لەسەر زەویدا هەر کورد جوانی بڕاندوێتەوە بەندە بێعیب نابێ بەڵام معقول نییە لەسەر عیبێکی بچکۆلا تۆ هەموو جوانیەکانی خانووەکە نەبینی هەموو جوانیەکانی هاوسەرت نەبینی پیاوی بەڕێز ژنەکە لە بەهەشتیشا لەگەڵتایە قورئانی پیرۆز دەچینە خزمەتی بۆ ئاودانی دڵ و دەروونمان بۆ تۆزێ دوورکەوتنەوە لە دنیای جەنجاڵ ئەو دنیایی کە زۆر بە کۆڵمان داداوە ئەو دنیای بۆتە خەم و هەممی زۆربەی خەڵکی ئەم سەرزەویە وا دەزانن قەت نامرن یان ژیانێک دوای ئەم ناڕەحەتیانەی دنیا نییە وەرن با بچینە خزمەت قورئانی پیرۆز لە سوورەتی الزخرف ئاەتی 67 تا 73 وەرگرین کە خوا دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين خەڵکی نەبزانن لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە لە دنیادا دۆست و برادەر و خۆشەویست و خزمی یەکتر و پشتیوانی یەکتر بوون هاوڕێ و هەواڵی یەکتر بوون ئەوانە لە قیامەتە دەبنە دوژمنی یەکتر إلا المتقين إلا ئەوانە نەبێ کە لەبەر خوا یەکتریان خۆشویستووە هەردوو کەسێک لە دنیادا کە تۆ دەیبینی هاوڕێن بەیەکەوە ڕەفیقن دۆستن ئەگەر لەبەر دوو شت بەیەکەوە بن دڵنیابە لە قیامەتە دەبنە دوژمنی یەک لە قیامەتە نەفرەت لە یەک دەکەن لە قیامەتە دڵە ماڵی تۆ وێران بمنت هێنایە ئەم شوێنە تۆ خراپەکار بووی یەکەمیان دۆستی مەعسیەت هەر کەسێ بۆ گوناح و تاوان و خراپە لەگەڵ تا هاوڕێ بێ لە قیامەتە نەفرەت لێ دەکا دووەم دۆستی مەسلحەت مەعسیەت و مەسلحەت کابرا لە دڵەوە شیر و تیر لە بەرامبەرەکەی دەسوێندا ڕقی لێیەتی بەڵام مەسلحەتی لەگەڵایەتی بۆی ئیشەکەی خۆی پێڕاییکە مەرایی لە بەرادەکە مجامەلەی دەکات دڵسۆزی بۆ دەنوێنێ بەم لاولایە دەچێت نانی لەگەڵ دەخوا لەگەڵیا دەچێتە دەرەوە ئەوە مەسلحەتەکەی وایە ئەینا لە دڵەوە حەز دەکات بە ناخی زەویا بڕاتە خوارەوە چونکە ئەم دوانە ناپاک بوون لەگەڵ یەکە لە قیامەتە نەفرەت لە یەک دەکەن بەڵام ئەوانەی متەقین لەسەر تاعەتی خوا ئێستا جەنابمان هەمووتان ئەوەتان لێرە بەڕێزان کۆبووینەوە لەسەر تاعەتی خوا لەسەر ئیمان لەسەر مەحەبەت و خۆشەویستی هەر کەسێک لەبەر خوا کەسێکی خۆش بووە لە دنیادا وەڵڵی هیچ مەسلحەتێکی لەگەڵیان نەبێ تەنها لەبەر خوا خۆشی بووێ ئەو دوانە لە قیامەت شەفاعەت بۆ یەکتر دەکەن برادەری ڕاستەقینە لە قیامەتە کە لەبەر خوا خۆشەویستۆی دەتوانە شەفاعەت بۆ هاوڕێکەی بکە وڵە خوای گیان تکال لێ دەکەم لە فڵان کەسیش بوو بوورە با بەیەکەوە بچین بۆ بەهەشت چونکە لە دنیادا من و فڵان کەس زۆرمان یەکتر خۆش دەویست بەڵام ئەوانەی بۆ مەعسیەت و مەسلحەت یەکتریان دەوێت نەفرەت لە یەک دەکەن لە قیامەتە خوا دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە ئەوانەی متەقین پێیان دەڵێم یا عیبادی ئەی بەندە ژیرەکانم ئەی بەندە خۆشەویستەکانم ئەوە یای تەشریفە لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون ئەمڕۆ خەمتان نەما ترستان نەما چی ئیماندارێکەوە الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين هەر کەسێ لە دنیادا ئیمانی بە هەموو ئاەتەکانی خوا هەبوو بە قورئانی پیرۆز هەر کەسێ ئیمانی لە دنیادا بە ئاەت بە ئاەتی ئەم قورئانە بوو هەر کەسێک کە سەیری کەون و کائیناتی کردە سەڵاتی پەروەردگاری بینی هەر کەسێک کە سەیری فعلەکان و کارەکانی کرد هەموو کتی خوایە ئەمە بەس بە تۆ دەکرێت ئەم بەرز و نزمیە وكانوا مسلمين ملكتشي شريعتك إخوابو إيماني به هبو ملكتشي بو مسلمين سلامت بو دلو دروني برانبر خلق پاک بو دست و زمان و داوێنی بەرامبەر خەڵک پاک بوو ئەوە خوا دەفەرمێت تۆ بەندەی منی کە هاتی بۆ قیامەت بۆ هەتا ترس و مەحزونی و خەم و خەفەتن نامێنێ دنیا و دووشتە لە ناوی دەبا ترسێکی بەردەوام خەم و خەفەت خوا دەفەرمێت لەم دەقەی مردنەوە تۆ ڕزگار بوو لە خەم و خەفەت و ترس چونکە لە دنیادا ئیمانت بە من هەبوو ئیمانت بە کتابەکەی من و پێغەمبەرانی من و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم هەبوو ملکەتی فەرمانی خوا بووی مسلمانان لە دەست و زمانت مرۆڤایەتی سەلامەت بوو ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون
بڕۆنە بەهەشتەوە. خوا دەفەرمێ خۆت بڕۆ بەهەشتەوە و ئەزواجکم ژنەکەشت لەگەڵ خۆت بەرە. ئەگەر ژن ئەهلی بەهەشت بوو، پیاوەکەی ئیماندار بوو، بە ئیمانەوە مرد بوو بەڵام مستحقی بەهەشت نەبوو، خوا دەفەرمێ ئەی ژنەکە بڕۆ مێردەکەشت لەگەڵ خۆت بەرە بۆ بەهەشت. بەتەنیا مەڕۆ. ئێمە بەسمان لە ئاەتەکە ئامێ بوو لە بەهەشتیشە هاوسەرەکان بەیەکەون. ئەی هاوسەر کە تۆ مستحقی بەهەشتی ژنەکەت یان پیاوەکەشت هاوسەرەکەشت ئیماندارە، ئەویش لەگەڵ خۆتا بەرە بۆ بەهەشت. تحبەڕون ئەوەندە بە خۆشی دەچنە بەهەشتەوە، خۆشیەکە لە دەم و چاویان نادیارە. های ئینسان جاری وایە کە خۆشیەک دەبینێت، تەلەبەیەک دەبینی کە دەرچۆ دێتە ماڵەوە، هێشتا قسەی نەکردووە لە دەم و چاو و چاوەکان یادیارە کە سەرکەوتوو بووە، کە ئیلا نەخۆشیەک ڕزگارت بووە کەسێ مژدەیەکی دەنێ ئەڵەن فەحسەکانت پاک بووە و فڵان نەخۆشی خراپن نەبووە، سەیری چاوی کە پێشەوەی قسە بکا پێوەی دیارە. ئەهلی بەهەشت کە دەچنە بەهەشتەوە هەر سەیری دەم و چاویان دەکرێت دەزانە ڕزگاریان بووە، بوون بە ئەهلی بەهەشت. یان تحبەڕون یعنی بەڕێزەوە پێشوازیان لێ دەکرێت بە ئەو پەڕی احترامەوە بەڵام بڕۆنە ژوورەوە. بەڵام بەڕێزان و ئەزواجکم بە ژن بەڕاستی ژنی پیاوەکەی بێ بە دووشت، یەکەمیان بە ئیطاعە و گوێڕایەڵی بەڕێزگرتن و حرمەتگرتنی مێردەکەی، دومیان بە پاکداوێنی و بە ئەخلاقی و بە ڕەوشتی بەرزی کە نەزانێ غەیری پیاوەکەی خۆی پیاوێکیکە هەیە لەسەر زەویدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أيما امرأة ماتت وزوجها عنها راض دخلت الجنة. جامعی ترمیذی بەژمارە فەرموودەی 1161 حەدیثەکە هاتووە. سەروەرمان صلی الله عليه وسلم ئەم مژدەیدا بە ئافرەتان فەرمووی هەر ئافرەتێک مرد، هەر ئافرەتێک مرد و لە دوای مردنی پیاوەکەی شاهیدی حەقی بۆدا، وتی یا ڕەبی خوا لێت ڕازی بێ ژنەکە من چەند لێ ڕازی بووم لە دنیادا، ئەوەندە خۆشەویست بووی لەلام، ئەوەندە ژنێکی باش بووی، ئەوەندە بە خزمەت بووی، یا ڕەبی خوا لێت ڕازی بێ. هەر ژنێک ئاوا پیاوەکەی شاهیدی بۆ خێری بۆدا و لێ ڕازی بوو دەخەلەتی الجەنە، دڵنیابن دەچێتە بەهەشتەوە. جێگەی بەهەشت ئاسانە بۆ ئافرەتان، زۆر بە ئاسانی دەرگاکە بەیان دەکرێتەوە. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب. خوا دەفەرمێ کە ئیمانداران ژن و پیاو چوونە بەهەشتەوە، خزمەتکار دێ سینیەکەی پێ، سینیەکی پێ لە زێڕی ساف دروست کراوە، قاپ و کەوچک و پەرداخەکانی سەر سینیەکە هەمووی لە زێڕی خالیس دروست کراوە. بۆ لە زێڕ دروست کراوە؟ پڕە لە خواردن و خواردنەوە و میوەهات لەبەر ڕێز. ئەها بەڕێزان تۆ تەماشاکە لە دنیادا ئەگەر پیاوێکی بەڕێز، میوانێکی خۆشەویست و ئازیز و خاوەن حرمەت و خاوەن پایە بێتە ماڵەکەت، خوا ئامادەی لە قاپی سەفەری و پەرداخی سەفەریدا چای بۆ تێکەی نانی بۆ دانەی؟ ئەڵێ نەوەڵڵا کام قاپ و قاچاغەی لە ماڵە گرانبەهاترینە ئەوەی بۆ دادەنەی، چونکە زۆر ڕێزدارە. خوا لە قیامەتدا دەفەرمێ میوانەکانی من لە بەهەشتا کە ئیماندارانن ئەوەندە بەڕێزن ئەبێت لەسەر سینی و قاپ و کەوچک و پەرداخی زێڕ خواردنیان پێشکەش بکرێ، بۆیان بخرێتە بەردەم. وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين. مەلای گەورەی کۆیە دەفەرمێ هیچ ئاەتێک بەقەدەر ئەم ئاەتە جوان وەسی باشتی نەکردووە، جامیع و مانیعە. هەرچی نەفسی پاشی ئینسان حەزی لێ بێ لەم دنیادا خەتەرەیەک بەدڵتا هاتبێ، بڵێ خۆزگە فڵان شتم هەبوویایە پاک بێ، ئیلا لە بەهەشتا پێت دەبەخشرێ. وتلذ الأعين، هەرچی چاو حەز ببینینی بکا و لەزەتی لێ بکە. وەڵی خواردنی میوەیەکی وا جوان دەبینی زۆر جا بینی وتانە ئەوەندە جوانە، پێش ئەوەی بیخۆی لەزەت لە بینینەکەی دەکەی. ڕوخساری وا هەیە ئەوەندە جوانە هەر بە بینینی لەزەتی لێ دەکەی. لە قیامەتە هەرچی چاوت پێی بگەشێتەوە لەزەتی لێ بکە پەروەردگار پێت دەبەخشێ. وأنتم فيها خالدون، جێگیری قەت لە بەهەشتا ناڕۆیتە دەرەوە حتا هەتایە زیندوی. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. خوا دەفەرمێ بێمنەتیشی دەکا، دەفەرمێ یا ڕەبی پیرۆستان بێ ئەم بەهەشتە ئەوە خەوات و میراتی خۆتانە، ئەوە میراتێک بوو بۆتان دانرا بوو، هەر چاوەڕێ بوو لە دنیا دەرچن و پێشکەشتان بکرێ، ئەوە بەرهەمی عەمەل و ساڵحەکانی خۆتان و ئیمانەکەی خۆتانە. خۆ بەخوا کەسمان بە عەمەلی خۆمان باشمان نادرێتێ، بەڵام هەمووی لوتفی خوایە، هەمووی لوتفی خوایە، بەڵام خوا لەوێ بەس چاوتان ناداتەوە. بە ئێمەش دەڵێت خوا ئێوەش منەت بەسەر یەکا مەکەن لە دنیادا. ئەگەر چاکەیەکتان لەگەڵ یەکێکا کرد، ئەی پیاو ئەگەر چاکە لەگەڵ ژنەکەتا کرد، ئەی ژن ئەگەر ڕێزێک و چاکەیەکت لەگەڵ مێردەکەتا کرد، منەتی بەسەرا مەکە، بڵێ خۆت خاوەنی ڕێزیش، تۆ شایەنی ئەوەی. خوا ئەو هەموو بەهەشتەمان دەداتێ، دەفەرمێ منەتتان بەسەرا ناکەم.
بەرهەمی عەمەلی خۆتە تۆ پیاوێکی بەڕێز بووی تۆ ژنێکی ئیماندار و چاکەکار بووی مستحقی ئەم بەهەشتە یاخوا پیرۆزت بێ لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون خواده فمن لبهشتا جورها ميوي زور هيا ميوهات يكجار زور جیاواز لە ڕەنگ لە تام لە بۆن لە قەبارە هەر یەکەی شکڵێکە هەر لێی دەخۆی و قەت تەواو نابێ هەر جارە تامێکی نوێی هەیە بەڵێ ئەمە بۆ ئیمانداران لە قیامەتە لە بەهەشتا بۆ ئێمەی ئەهلی ئیمان بەویستی خوای گەورە دابین کراوە جا عەرزم کردن لە بەهەشتیشە هاوسەرە بەڕێزەکە لەگەڵ تایە بۆ پیاوە بۆ ژن دەیبا ئێمەش لەم دنیادا ماڵەکانمان بکەین بە بەهەشتێکی بچکۆلانە بۆی لە قیامەتیشە لە بەهەشتە گەورەکەدا بەیەکەوە بین پیاوانی بەڕێز سێ جومعەی ڕابردوو لەگەڵ جەنابتاندا باسی چەند خاڵێکم بۆ کردن کە ڕەنبی ئینسان نەیزانی بێ یان بێ ئاگا بوو بێ یان لە بیری چوو بێتەوە یان ئیهمالی کرد بێ باسکردنی جومعە بە بیرت دەخاتەوە فێرت دەکا بە ئاگات دێنێتەوە ئەم جومعەیەش بەویستی خوای گەورە حەوت خاڵتان عەرز دەکەم کە پیاو تێیدا نەبێ باشە لە هەر پیاوێکە ئەم حەوت خاڵە هەبێ ژنەکەی خەمبار دەکا ژن حەزی بە پیاوێک نییە کە ئەم حەوت خاڵی تێدا بێ ئاگاداری خۆت بە یەکەمیان پیاوی چاولەدەر دوو لە ڕووی جەنابتان ژن بەڕاستی خەمبار دەبێ چونکە ژن زۆر بەدیقەتە کە دەبینێ پیاوەکەی سەیری ژنانی تر دەکا سەیری کچانی تر دەکا هەر بەوە مردنی خۆی پێخۆشترە هەموو دنیای پێ بەخشی بەقەدەر ئەوە نابێت کە لەگەڵ یاوی لە بازاڕێکە لە شوێنێکە لە دایرەیەکە لە کۆڕ مەدیسێکە لە میوانداریەکە ژن هەست کا پیاوەکەی سەرنجی ئافرەتانی تر دەدا پیاو نابێ کزۆڵ بێ یعنی پیاوی بەرشەرم و بەڕێز ئەوە نییە بەڕێزان سەری خۆی ئاوا کەسکە سەری لە عەموودا نەوێرا سەر بەرزکاتەوە تەماشاکردن و بینین دوو جۆرە وەڵڵا پیاوی وا هەیە 10,000 ئافرەت دەبینێ خواگەدار لە مێشکە وێنەی ئافرەتێک تۆمار نییە قسەشی لەگەڵ دەکا ڕسمیشی لەگەڵ دەگرێ هەر نازانێەوە هەیە هەروە ئەزانە مرۆڤێکە وەکو پیاوێک سەیری دەکا بەڵام سەرنجی ئافرەت وردە ئەزانێ پیاوەکەی بە چاوی نەزەر سەیری کێ دەکا بەڕاستی بەوە خەم لەبات دەبێ پیاوی چاولەدەر دەبێتە مای خەم و خەفەت نەک خەمڕەوانەوە بۆ ژنەکەی دووەمیان پیاوی دڵپیس پیاوی بە گومان بە شک لە هەموو قسەیەک لە هەموو جوڵەیەک لە هەموو تەلەفۆنێک لە هەموو ڕوانینێک لە هەموو هەڵوێستێک دایمە دڵی پیسە دایمە دڵی بە گومانە لە ژنەکەی ژنی داماویش فەقیرە خەریکی ماڵ و میوانداری و منداڵی خۆیەتی ئاگای لە هیچ نییە ئەم پیاوە بەردەوام دڵپیسی لێ دەکا بەڕاستی ئەم ژنە بەوە دەمرێ بەڕاستی ئەگە دڵیشی ڕۆژێ خۆش بێ هەموو ژیانی دەبێتە خەمباری سێیەم ئەو پیاوەی تەبیعەت ژنانیە تەبیعەت ژنانیە دوو لە ڕووی جەنابتان بەردەوام چڵێس و لەسەر مەنجەڵ و لەسەر خواردن و مناڵم حەقی خۆتە حەزت لە خواردنی باش بێ بەڵام پیاو دەبێت پیاوانە بێ یعنی بەڕاستی پیاوی سیفەت پیاوانەی وەکو جەنابتان هەر پێ عیبە بە ژنەکەی بڵێ نیوەڕۆ ئەوەم بۆ بکەی ئەوانە بێ لەسەر سفلە 100 ڕەخ نەدەگرێ دایمە ڕادەکاتە سەر مەنجەڵ هێشتا خواردن تەواو نەبە 3-4 جار لەسەری هەڵدەداتەوە بەڕاستیەوە لە پیاو ناوەشێتەوە ڕادەکاتە سەر سەلاجە بزانێت چی تێدایە و پەلامار دەدا پیاو دەبێت قورس بێ یعنی سیفەتی پیاوانەی تێدا بێ ژن کە دەبینێ ئەم پیاوە هەر وەکو ژنان وایە یعنی لە ڕیزی پیاواندا جێی نابێتەوە بەڕاستی خەمبار دەبێ چوارەمیان ئەو پیاوەی کە ئیهمالە بەڕاستی گوێ بە جلوبەرگی خۆی نادا بە بۆنی خۆشی خۆی نادا بە پاک و خاوێنی خۆی نادا ژن بەمە خەمناک دەبێت چونکە پاک و خاوێنی و جوانی و بۆنخۆشی نیشانەی دڵخۆشیە ژن کە بینی پیاوەکەی قەت جارێ جلێکی جوان و ڕێک و پێک لەبەر ناکە وتو کراو لەبەر ناکە بۆنێکی خۆش لە خۆی نادا خۆی پا ناکاتەوە سەی دەکات دەڵێ ئەمە یان منی خۆش ناوێ و ئیهمالی کردوم یان بەڕاستی حەز بە چارەم ناکە فەقیرە خەمبار دەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئەم خاڵە زۆر وەستاوە سەحابەیەکی بەڕێز هەبوو ناوی عوثمانی کوڕی مەضعوون بوو پێغەمبەری خوا زۆری خۆش دەویست زۆر تێکەڵاوی عایلەییان هەبوو لەگەڵ ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنی عوسمان چۆ لای خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆ ماڵی خاتو عایشە بەڵام لە حەدیثەکە دەفەرمێ سەیئەة الهەیئە جلێکی شەڕ یعنی بەڕاستی دەگوت هەفتەیەک خۆی نەشتووە جلەکانی هەمووی چڵکن هیچ ئاسەوارێکی چاوڕشتن دەست و پەنجە لە خەنەگرتن میکیاجێکی جوان هیچی پێوە دیار نەبوو دەگوت ژنێکی تەعزیەبارە خاتو عایشە لەسەر ئەم خاڵە وەستا پرسیاری لێ کرد وتی ئافرەتی بەڕێز عوسمانی کوڕی مەضعوون یەکێکە لە دەوڵەمەندەکانی ئەم شارە باشە تۆ بۆ وای ئەو جلانە وەڵای دڵی جنیش فەقیرە ژنێکی سوالکەرە لەبەردایە ئەیکوا نە چاوڕشتنێک نە کل و کلدانێک هەر هیچت نەبوونێکی خۆش لێ نایە نە حێل و ماقێکێکت پێوە نییە ئەو بۆ وای داماو
ئەو بۆ ناکە وتی ناوەڵڵا عوسمان پیاوێکی زۆر سەخی تەبیعەتە شیسەی پارە لەبەر دەستی خۆمدایە وتی ئەی بۆ وای وتی ما لەنا منه من شەی بەخوا ئەو گوێی بە ئافرەن نەداوە هەر سەیریشم ناکە ئەمما نەهاره فەصائم وأما ليله فقائم لو رجو مسلمان بو أم ديني خوايا ورقرتوه شوية تابعين لسبر مالا خريج شونيجا روجش هر بروجوا هر دوا دزانه الدنيا خوا داين ناوا جلو برج الشر لبردكا والله منش طاقتم لجيان نما من جوادكم اترك او بهيش بيستي من النبي وشي بو شيخو برازين موا خاتو عايشه نيقود ما كيف اخواتك كره بدلي خود اما هل يستيكي ترسناك او برو ام خزانه هل دوشه شو بيغمبري خوا صلى الله عليه وسلم پێغەمبەری خواش ئیهمالی نەکرد نابێ ئەم بابەتە پشتگوێ بخرێ بانگی کرد فەرموو عوسمان تۆ پیاوێکی ژیری ئەما لەکە فیە ئوسوە ئەی تۆ ناتەوێت ئەگەر دینداری پێ دەبێت دینداری لە منەوە فێر بی من کە پێغەمبەری خوا من دینم پێگەیاندون وتی ئەی پێغەمبەری خوا مەبەستت چییە فەرمووی ئەم کارەی تۆ دەیکەی هەڵەیە کاکە گیان شەو نوێژیش بکە لەگەڵ خێزانیش تا بخەوە جار جار بە ڕۆژوش بە و بە ڕۆژوش مەبە ئین لأهلك عليك حقا ئاگال لێبێ ژنەکەت مافی لەسەرتە چۆن خوا مافی لەسەرتە ئاگال لە مافی ژنەکەشت بێ لەمە دوازیلی جوان لەبەرکە خۆت بۆن خۆشکە ڕێک و پێک بە دەفەرمێ عوسمان یەکسەر بە ئاگا هاتەوە بە قسەی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم و ئیتر چوو خۆیشت و عەتری لە خۆیدا و سەر و ڕیشی جوان کرد و جلی جوانی لەبەر کرد و وەڵا دوو ڕۆژی پێچوو ژنی عوسمان هاتەوە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم عەرزم کردن ماڵ و عایلەی تێکەڵاویان هەبوو کە هاتەوە سەیریان کرد بەڕاستی فأتتهم المرأة بعد ذلك عاطرة كأنها عروس هاتوا أوجن شلقن بلكني جاران استاد قلت تعذبوك بون خورج جلي رازاوات شاور اشتراو دستو بنجل خندا قلت تعذبوك خاتو عائشة بيود مه أماتشيا تعذبوك واخد رازان دوتا وتي أصابنا ما أصاب الناس وكاك يستاج ما كل قلم يدك ما هوي خلق هيتي مش أمانة يستاج شومان هي روجمان هي خوشيمان هي شاديمان هي بياوكم باقاهاتو تو جنك باقاهاتو بيغمبري صلى الله عليه وسلم فرموي بياو للا يجنيوا دبو زندري يعني بياوك إيج اهتمام بخوين دا جنكش يدمرين بداخوا بيانجن دو بياوان بزانن المرأة تحب التقدير براستي جن زوري بي خوشا کارەکانی بەرز بنرخێنی تەقدیری هەڵوێست و ماندووبوونەکانی بکەیت وخاصة عندما يكون صادرا من زوجها جا ئەگەر ئەو هەڵسەنگاندنە ئەو ڕێز و حرمەت و تەقدیرە لەلایەن مێردەکەیەوە بێ ئەوەندەی تر پێی خۆشحاڵ دەبێ هەر ژن سروشتی خۆی وایە دایمە حەزی بە دەستخۆشیە بەوەیە کە خەڵک بڵێ بەڕاستی ژنێکی کابانە ژنێکی چاکە ژنێکی جوانە ژنێکی پاک و خاوێنە ماڵ و حاڵ لە خۆی جوانە حەزی بەمەیە جا ئەگەر مێردەکەشی ئەمەی پێ بڵێ ئەوە هەر نووری عەلا نوورە کاتێک کە ژنی هەمالی دەکات گرنگی بە خۆی نادا گرنگی بە ماڵی نادا گرنگی بە منداڵی نادا گرنگی بە میوانی نادا هی ئەوەیە بەڕاستی بینیویەتی مێردەکەی هیچ دەستخۆشیەکی لێ ناگا هیچ بەلایەوە گرنگ نییە ڕەنج و ماندووبوونیەوە بۆیە خۆشەویستم هەر کاتێ ژنەکەت خۆی ڕازاندەوە جلێکی جوانی لەبەر کرد بۆنێکی خۆشی لە خۆیدا دەستێکی بە خۆیدا هێنا مەڵێ بۆ خۆی کردووە بڵێ ژنەکە زۆر سوپاست دەکەم خوا پاداشت داتەوە بەڕاستی دڵی منت خۆش کرد بەڕاستی ئەمڕۆ ئەڵی تازەبووکی لەلام یعنی بەمە ئەم ژنە زۆر دەزانێت کە تۆ ماندووبوون و خۆڕازاندنەوەی ئەو هەروە بە فیڕۆ نەداوە دەستخۆشی لێ بکە سوپاسی بکە مەمنونی بە لە سیرەدا هاتووەڵان خەولەی کچی حەکیم کانە ذات هەیئەتین سەرەتا ژنێکی زۆر پاک و خاوێن و بۆن خۆش و جلی جوان و ڕازاوە بوو بەڵام دوای وانەما کاتێک کە لێیان پرسی وتی وەڵڵاهی ڕۆژانە خۆم دەڕازێنمەوە بۆ مێردەکەم بەڵام قەت ئەو پیاوە هەر ئەسڵەن جلی شڕم لە بەرابێەوە وەکو بوو گوابم بەلای ئەوە هەر وەکو یەکەم ڕۆژێ نەیگوت دەستت خۆش بێ ڕۆژێ نەیگوت ئەمڕۆ بۆنت خۆشترە لە دوێنێ منیش وەڕز بووم کادەم کە ئەو هیچ بە هیچ نەزانێ منیش وا ناکەم بۆیە هەر کاتێ ژنەکەت خۆی ڕازاندەوە خۆی گۆڕی خۆی شت خۆی بۆن خۆش کرد دەستخۆشی لێ بکە سوپاسی بکە مەمنونی خۆتی بۆ دەربڕا کە منداڵەکانی شۆرد کە پوختی کردن کە بە جوانی ناردنی بۆ مەکتەب دەستخۆشی لێ بکە ژن بەو تەقدیرە دەحەسێتەوە کە ماڵەکەی پاک کردەوە نوێنی هەڵگرت دەستخۆشی لێ بکە بڵێ وەڵڵای ژنەکە ماڵەکەمان ڕووناک بۆەوە بەڵام من خەمی تۆمە وەڵڵای خەمی تۆمە زۆر ماندوو بووی بەڕاستی تۆ گڵۆپی ماڵەکەمی تۆ ڕووناچی ماڵەکەمی مەڵێ کوڕە واجبی خۆیەتی جا من کاسپی دەکەم لە دەرەوە ئەو چ دەکات لە ژوورەوە ئەویشی خۆیەتی واجبێتی بیکە نە دەستخۆشی لێ بکە بڵێ وەڵڵای دڵم هەر لەلات بوو
زۆر ماندوو بووی ئەمڕۆ ماڵەکەت خاوێن کردەوە بەو خوای ئەو ژنە لە بەیانەوە ئیش بکات تا ئێوارە بەو دەستخۆشیەی تۆ بەوەی کە دەزانێت تۆ هەستت کردووە ژنەکە ماندووە یەکسەر دەحەسێتەوە یەکسەر جێچەکەی دێتەوە سفر و هەموو ماندووبوونەکەی دەڕوە بەڵام تۆ بڵێ واجبی خۆیەتی وەکو کابرای ئاغال لێدێ وەکو نوکتەیەک دەڵێن کابرایەکی نۆکەر بە ئاغایەکەی دەگوت خزمەتکارەکە دەگوت ئاغا هەمیشە لە خزمەتت دام ئاغا لە جیاتی بڵێ قوربان سوپاس کاکە سوپاست دەکەم دەیگوت ڕۆڵە واجبی خۆتە فەقیرە هەموو زایگوت لە خزمەتتان دەگوت واجبی خۆتە ژنیش هەرچی بکاتەوە هەر بڵێ واجبی خۆتە وەکو ئاغا و نۆکەری ویستی بە تەقدیر هەیە بە دەستخۆشانە هەیە کە میوانەکەت هات بە جوانی بەڕێی کرد کە میوانەکە ڕۆیشت تۆ مەڕۆ بە ژووری خەوتن مەڕۆ بۆ کتێب خوێندنەوە مەڕۆ بە سەی تەلەڤیزۆن دەستخۆشی لێ بکە بڵێ یا ڕەبی ژنەکە ڕووسوری دنیا و قیامەت بی وەکو منت سەربەرز کرد سوپاست دەکەم بۆ ئەو چێشتە خۆشانەی کە پێشکەش بەو میوانانت کرد ئەو هەموو ماندووبوونە ئەو هەموو حاجەتشتنە سوپاست دەکەم دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەو حرمەت و بەخێراتە گەرمەی کە منت سەربەرز کرد لە بەرچاوی میوانەکانمدا وەڵڵی من کە پیاوم بە حرمەتی تۆوە پیاوم یعنی هەر ئیهمالی مەکە هەموو میواندارێک کە بۆی بەڕێکردی تەقدیری ماندووبوون و چێژ لێنان و حرمەت و ڕێزی بگرە بەخواژنەکە تۆی ئەوەندەی ترلا دەبێتە پیاوێکی بەڕێز هەز دەکا کە تەقدیرت کردووە هەز دەکا ڕێزت لێناوە بەخوا ئەمانە ئاسانن وەڵڵی ئەمانە پارەشیان تێناچێ بەڵام بەداخەوە پیاوی وایە یان نایزانێ یان لە بیری نەبووە یان لە بیری چۆتەوە حەق وایە بە بیر خۆمانی بێنینەوە شەشەم ژن دوو لە ڕوتان ڕقی لە پیاوی دەیوسە دەیوس یعنی کەسێک حەز دەکات ژنەکەی ڕوود بێ بێحیجاب بێ لە شایدا دەی با هەڵی دەپەڕێنێ ئەمە ڕەن بێ خەڵکێک بڵێ پیاوەکە ئازاد دیداوە بە ژنەکەی وەڵڵاه ژن حەزی بەو پیاوانە نییە ژن حەزی لە پیاوی بەغیرەتە والله لە عەزیب و کێنیدا کە پیا و کتی با ئەو عەزیە ڕووتە هەڵگرین ئەگە ئەو ژنە چەند سافی لەبێ ڕقی لەو پیاوە دەبێتەوە لەبەر چاوی سووک دەبێت ئەی بۆ عەزی و بووچێنێکی حیجابی داپۆشراو نابەی بڵێ ژنەکە من تۆم ئەوەندە خۆش دەوێت ئەوەندە بەڕێزی لەلام نامەوێت نامەحرەمێک چای بەجەستەی تۆ بکەوێت ئەو کاتە ئەو ژنە هەز دەکات لە پەنا پیاوێکی بەغیرەتدایە ژۆن ڕقی لە پیاوێکە کە بێغیرەت بێ خۆی بیبابی بخاتە دەستی خەڵکە بڵێ وەرە شای لە فڵان هۆڵا لەگەڵا بکە بڕۆ لەگە خەڵکە هەڵپەڕە ژن بە سروشتی خۆی حەزی لە پیاوی بەغیرەتە حەزی لە پیاوی شێرە نەک مەیمون ئاسا ئەوەن لە باخچەیەکی ئاژەڵانە ژن و پیاوێک سەیری حەیواناتەکانیان دەکرد بینیان مەیمونێک شای لەگەڵ مەیمونە مێیەکەدا دەکرد و بەدەوریا دەهات و لەبەر چاوی خەڵکە ماچی دەکرد و ئەوانە ژنی پیاوەکەوتی ئەوە خۆشەویستە سەیری ئەو پیاوە ئەو مەیمونە نێرە بۆ ئەو مەیمونە مێیە چی دەکات چەند خۆشەویستێتی چوونە لای قەفەزی شێرەکان شێر بەستام و هەیبەتەوە شێرە نێرەکە دانیش بوو لەولاوە شێرە مێیەکە بەستا بوو لەسەر قاچەکان و دەستەکانی وتی ئەتخوا بە حیساب دڵێنەوە شێرە وەڵاهی مەیمون باشترە لە شێر ژنەکەوتی وتە هەر ڕوش لە ژنەکەی ناکە پیاوەکە وتی ئافرە دوان نییە وەرە با تاقیکەینەوە شتێکی لێبوو بەردێک دارێک شتێک لە مەیمونە مێیەکەی گرت هەل لە قەفەزی مەیمونەکانی گر مەیمونە نێرەکە خۆی هەڵواسی بە سەقفەکەدا و مەیمونە مێیەکەی بەجێهێش بۆی بەر ئەو نەکەوێت وتی چاو لێ ژنەکەی بەجێهێش لە کاتی تنگانەدا بەڵام وەرە باش شێرەکە تاقیکەینەوە هەمان بەرد هەمان داری هێنا و گرتی قەفەزی شێرەکە ئەڵێ ڕێک شێرە نێرەکە چوو پەنای کرد لە پەنا مێیەکەدا بۆی هاوسەرەکەی پارێزێ و دەستی کرد بە نەڕاندن و هەڕەشەکردن و تۆڵەکردنەوە وتی ئافرەت سەیری ئەو شێرە چۆن مێیەکەی خۆی لە کاتی تنگانەدا بەجێنێشت پیاو ژن حەز دەکات پیاوەکەی پیاوانە بێ شێرە پیاو بێ نەک حەز بکات ڕووتی کاتەوە وەڵڵەهی نازانم ئەبێ ئەو پیاوانە چ غیرەتێکیان هەبێت لە ڕوویەوە ئافرەت هەبووە شکاتی حاڵی خۆی دەکات ئەڵێ حەز دەکەم لە چکم بەسەرەوە بێ وەڵڵاهی مێردەکە من بەقەدر چاوم خۆش دەوێت دڵمە بەڵام کە دەچمە دەرەوە حەز دەکەم لە چکەکەت دانی وەڵڵاهی لەو کاتەوە بەر چاوم کەوتووە حەز دەکەم بە ڕووتی بچێ دەرەوە حەز دەکەم قۆڵت ڕوود بێ قاشت ڕوود بێ ئەوە پیاوی وایە ئەوا لە ژنەکەی دەکات وازانێ ئەوە ئازادیە نەخێرخوا ژنی وا دروست کردووە هەز دەکات پیاوەکەی خاوەن کەرامەت بێ خاوەن شەخسیەت و حرمەت بێ بەڵام بە تێگەیشتن معنی بە تووڕەبوون نا هەستی پیاوەتی خۆتی بۆ دەرببڕی کە ئافرەت من لە ڕووی خۆشەویستیەوە حەز ناکەم ئەو تاڵە قژە جوانەی سەرت غەیری خۆم و مەحرەمەکانت بۆ کەس دەرکەوێ ئەوە نیشانەوێ من تۆم زۆر خۆش دەوێ نەخوانە خواستە نیشانی پێشێلکردنی ئازادی و دڵپیسی بێ خاڵی حەوتەم و کۆتایی ئەوەیە ژن بەڕاستی خەمبار دەبێ کاتێ پیاوەکەی لەسەر بچووکترین شت دەست دەکات بە تەلاق خواردن هیوا هەیە هەل لەسەر بچووکترین کێشەی خێزانی دەست دەکات بە تەلاق فرێدان و تەلاق خواردن لەگەڵ برادەرەکانیدا بەردەوام خەریکی تەلاق خواردنە
بەڕاستی ژن هەست بە کەمایەتی دەکا هەست بە سوکایەتی دەکا کە پیاوەکەی بەردەوام بۆ هەموو شتێک تەلاق بەکاردێنێ پیاوی بەڕێز ئەگەر ناچار کرا بە سوێن بە زات و سیفاتی خوا دەخوا ئەو کاتە خوا گەورە کەفارەتی سوێندی داناوە بەڵام نابێ مەسەلەی عایلە و خێزان و تەلاق و ئەوانە ئەو وشەنە شیاوانە بێنێ ناو کۆڕ و کۆبوونەوەکانی ژیانتەوە ناو کێشە و گرفتەکانتەوە پیاوانی ئێمە وەکو جەنابتان پیاوانی زۆر مەرد بوون لە کووردا بەسەراتێکی کورد عەرزی جەنابتان دەکەم پیاوێک هەبووە لە گوندێکی ئەم کوردستانەدا ناوی مام عەلی بۆ پیان وتو عەلی پاشا ئەو پیاوە ژنەکەی لە هەموو عمریا بۆ یەک جار وشەی تەلاق بەدەمیان نەهاتووە ژنەکەی دەمرێ 12 ساڵ دوای مردنی ژنەکەی 12 ساڵ دوای مردنی ژنەکەی کێشەیەک لە گوندەکە لە دەیەکە لە ئاوەدانەکە دروست دەبێت ئەم کێشەیە پێویستی بە شاهیدێکە و ئەم مام عەلی پاشایە ئاگای لێیەتی دێنە لای قازی مامۆستا حاکم هەر کەسێکەیە ڕیشسپیان ئەڵێ وەڵڵای کاکە جان سوێن دەخۆم چیم بینیوە و چیم بیستووە لەسەر ئەم قەزیەیە وەکو خۆی شاهیدی ئەدەم کابرای بەرامبەر پیاوێکی ناحاڵی ناتێگەیشت و تقریبا ناتێگەیشت و لە ئیمان و لە دین و لە خوا ئەڵێ وەڵام من بڕوام بە سوێندن نییە لەوانەیە بچی دوایی کەفارەتی سوێن بدەیت دەبێت تەلاق بخۆی بە تەلاق بڕوام هەیە ئەوەندەش دوو لە ڕووی ئێوە جێل و نەفام دەبێت خۆ نازانە و ژنەکەی مردووە تازە تەلاقی چی بخوات 12 ساڵە ژنەکەی نەماوە ئەمما معلێ دەڵێ وەڵڵاهی ئەرز و ئاسمان لە یەک بدا هەموو تەواوی ئەم دەیە هەڵگەڕێتەوە 1000 کەس بکوژرێ زمانم ببڕن بە حەیاتی وشەی تەلاق بەدەممانایە من وعدم بە ژنەکەم داوە لە دنیا و لە قیامەتە هاوسەرم بێ یعنی ئەوەندە ڕێزی لەو شەکە گرتووە من قەت لە دوای مردنی هاوسەریشم 12 ساڵە لە قەبرایە ئامادەنی وشەی تەلاق بەدەمما بێ خۆ ڕاستیشە خۆ حەقیقەتەکەش من دەڵێم بەخوا و بە قورئان سوێن دەخۆم چی دەزانم بەڵام بۆ وشەی تەلاق زمانیشم ببڕن وشەی تەلاق بەکار نایانم بەڕاستی ئەگەر ژنێک زانی پیاوەکەی ئەوەندە مەردە ئاواش سەغڵەت بکرێ وشەی تەلاق بەکار ناهێنێ ئەزانێ ئەو پیاوە قەت ئامادە نێوازی لێ بێنێ بەتەمایە لە هاوسەری دنیای بێ و هاوسەری قیامەتیشی بێ ئەمەش حەوت خاڵی تر بۆ عەرزمان کردن لەگەڵ خاڵەکانی پێشوودا ئەوەی نەمانزانیەوە با فێری بین ئەوەی زانیومانەوە ڕۆژگار لە بیری بردووینەوە بە درێژایی ژیانی هاوسەری با بە بیر خۆمانی بێنینەوە ئەوەی بیستمان هەمومان بابی کەین بە کردار بە ئومێدی خوا هەر یەکێک لە ئێوە لە ئێمە لە هەمومان ببین بە خەمڕەوێنی هاوسەرەکانمان نەک خەمهێن بۆی و هەروەها ئافرەتانی بەڕێزیش بەویستی خوای گەورە بگەڕێنەوە سەر وتارەکانی پێشوو کە ئامۆژگاری ئەوانیشمان کرد بیرمان هێنانەوە کە ئەوانیش هاوکار بن بەڕاستی چەپڵە بەدەستێک لێ نادرێ ئەگە پیاو چەندە بیەوێ خەمڕەوێنی ژنەکەی بێ ئەو ئامادە نەبێ بەخوا ئەو ماڵە هەر سەر ناگرێ ئەبێ ژن و پیاو هەردووچیان هاوکار بن خەمڕەوێنی یەکتر بن خەمەکان لەسەر یەکتر لابن نەک لەم دنیا پڕ خەمەدا خەمی زیاتر بۆ یەکتر بێنە ناو ماڵ و سەرجەگای نووستنەوە خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵمان بکەی خوای لە دینەکەی خۆت باشتر تێمان بگەێنی ژیانی دنیامان بەختەوەرکەی قیامەتمان ئاوەدان و بەختەوەرکەی یا ڕەبی خوایە بۆ هەتا لە بەهەشتەکەدا بمان حەسێنیتەوە لەگەڵ خۆمان خێزانمان منداڵمان خۆشەویستانمان یا ڕەبی خوا داوا لێ دەکەم بە گەورەی و عەزەمەتی خۆت ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەی یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵ بە خەمە دڵخۆشی کەی ئەوەی نەخۆشی دەرونی هەیە خوای ڕەحمی پێ بکەی یا ڕەبی خوای ئەو ژن و مێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی خوایە هەر ژن و مێردێک ناکۆکە و دوورە لە یەک خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوایە هەر کەسێک گرفتارە ڕزگاری کەی هەر کەسێ بە ناحەق گیراوە خوای دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیتەوە یا ڕەبی خوای لە هەموو کاتێکا بێی بەهانە و هاوارمانەوە کوردستانمان پارێزی خوایە ئاشتی بەرقەرار بێ لەناو هەموو جیهان و هەموو میلەتاندا آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون